in welcoming the Special Representative of the Secretary General for Iraq and Head of the United Nations Assistant Mission for Iraq, Her Excellency Jeanine Blaskhart. جنین پلاسخار نوێنەری نەتۆیەگرتوەکان لە عێراق لە حوتەمین دیداری سلەیمانی وتارێکی پێشکەش کرد و جەختی کردەوە لەسەرەوەی دیالۆگ نەیتوانیوە بەشێک لە کێشەکانی عێراق چارەسەر بکات کەوەش مەترسێکی گەورەیە و وتیشی پەیوەندیەکانی هەرێم و بەغداد تا ڕادەیەک بەرەو پێش چوون بەڵام کاری زیاتری پێویستە. Now at the time I said that only by focusing on the systemic concerns would it be possible. پلاسخارد سەرەتای وتارەکەی بابیرخستنەوەی خۆپشاندانەکانی تشینی یەکەمی ساڵی 2019 دەست پێ کردو وتی ناڕەزایەتیەکان کاریگەری گەورەی هەبوو بەڵام هێشتا زۆرێک لە داواکاریەکانی ئەو کاتە ماونەتەوە بۆیە ئارامی عێراقیەکان لەژێر تاقیکردنەوەدایە و ئەوەی ڕوودەدات پێشبینی نەکراوە بۆیە دەبێت کاری جددی بکرێت بۆ کۆتایی هێنان بە کێشەکان. Participating in this forum 4 years ago in March 2019 لە بیرماندێ ساڵی 2019 کە عێراقیەکان هەمویان ڕژانە سەر شەقامەکان دژی گەندەڵی زۆر گۆڕانکاری سیاسی هاتە ئاراوە سەرۆکوەزیران دەستی لە کار کێشایەوە بڕیاردرا بۆ هەڵبژاردننی پێشوەخت عێراق لە هەموو بوارەکاندا ڕوبەڕووی ئاستەنگی جددی بۆتەوە گەلی عێراق داوای ژیانێکی باشترەکان حکوومەتەکانی پێشوو لە ئاستی پێویست نەبوون بۆ هێنانی خۆشگوزەرانی گەندەڵی و بێکاری و متمانەی هاوڵاتی و نەبوونی خزمەتگوزاری نەخۆشیەکە و دەبێت چارەسەر بکرێت. Many Iraqis from all walks of life پلاسخارد ئاماژەی بەوەشدا لە نێوان کێشەکاندا دەرفەتی چارەسەر هەیە و عێراق خواستی هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان و هەموو حکوومەتێک پێویستی بەکاتە بۆ گەشەکردن و چارەسەرەکانیش پێویستی بەکاری جددی و ژیرانەی لێپرسراوان هەیە کە بەرژەوەندیەکان وەلاوە بنێت و خاڵە لاوازەکان نەهێڵێن. کێشەی ئابووری هەیە و بەشێک لە خێزانەکان لە هەژاریدا جیاوازی نێوان چینی هەژار و دەوڵەمەند قوڵکرد بۆتەوە. لەناو دامەزراوەکان گەندەڵی و ڕۆتین زۆرە زۆر گرنگە گۆڕانکاری ڕاستەقینە لە هەموو بوارەکان بکرێ و سەرچاوی داهات فرەچەشن بکرێ و هەموو پێکهاتەکان بەشدار بن لە پرۆسەی سیاسی. هێشتا دەرفەت هەیە بۆ چارەسەرکردن بەڵام ئەمە پێویستی بەکاری ژیرانە و هەوڵی دیبلۆماتیە. سەبارەت با پەیوەندیەکانی هەرێم و بەغدادیش باسی لەوە کرد پێویستە کێشە و پرساڵ پرسێدراوەکان لە ڕێگەی گفتوگۆ بەپێی دەستور چارەسەر بکەن تاوەکو ئەوەی بەدەست هاتووە نەکەوێتە ژێر مەترسی شکستەوە. لە بابەتەکان لە نێوان بەغدا و هەرێم بەرەو پێشچوونێکی کەم هاتۆتە ئارا بەڵام پێویستی بەکاری زیاترە زیادبوونی ڕێژەی بێکاری و نەبوونی ئازادی ڕادەربڕین دیارترین کێشەکانن هەردوو لا پێویستیان بە گفتوگۆی زیاترە و نابێت کات بە فیڕۆ بدرێت. پلاسخارد لە میانەی قسەکانیدا هۆشداری دا هێزە سیاسیەکانی عێراق و ڕایگەاند بوونی هێز لە دەرەوەی دەسەڵات مەترسێکی زۆر جددیە و داواشی کرد بەڵێنەکان جێبەجێ بکرێن.